گفتگۆی زیاتر دەکەم لەگەڵ بەڕێز ڕێباز حەملان یاریدەدەری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان. کاک ڕێباز زۆر سوپاس کە ئامادەی لەگەڵ کوردستان 24. ئەوەی کە بەرامبەر پارتی دیموکراتی کوردستان کرا چی بوو؟ سپاس بۆ جەنابەت بۆ بینەرانی بەڕێز. ئەوە گەلە کۆمەکیەکی بەداخەوە لایەنە کوردیەکانە، هەندێک لایەنی کوردی و هەروەها بە ئیعازی هەندێک لایەنی تری ناو عێراق کە لایەن قبول نییە نوێنەری پارتی یاخود کاندیدێکی پارتی لە پۆستێکی باڵا دابێت لە عێراق، چونکە باش هەزانن کە پارتی دیموکراتی کوردستان و جەنابی سەرۆک بارزانی تاکە لایەن و تاکە شخصە کە لە سەر ئاستی سەرکردەکانی کوردستان لە سەرکردەی حیزبەکان و هەروە مەکتەبی سیاسی پارتی و حکوومەتی هەرێمی کوردستان هەموو شوێنە ئەو مؤسساتە گرنگانی کە لە هەرێمی کوردستان هەیە، ئەوانی کە لایەن پارتی و بەڕێوەبرێ بە تەکید پێداگرن لەسەر مافە دەستوریەکانی هەرێمی کوردستان، پێداگرن لەسەر مافەکانی خەڵکی کوردستان. بۆیە ئەمەش لای لایەنەکانی کە لە عێراق باڵا دەستن جێی مەترسیە بە تایبەتی کە لە ئەم خولەیە کە ئێستا پارتی زیاتر لە 1,100,000 دەنگی خەڵکی کوردستان و شارەکانی تری عێراقیش و ناوچە کوردستانەکانی دەرەوەی ئیدارەی هەرێمی بەدەستهێناوە. ئەمە مەترسیە لای ئەو لایەنانی کە باڵا دەستن لە عێراق و دەزانن ئەم خولە پارتی دیموکراتی کوردستان پێداگیری زیاتر ئەکات لەسەر مافە دەستوریەکانی هەرێمی کوردستان و یەکێک لە هەرە مەرجەکانی پارتی کە لە دەستی کردو بە دانوستاندن لەگەڵ لایەنەکانی عێراق لەسەر ئەو بابەتەیە. زۆر باشە، لەگەڵم ببێنەرەوە کاک ڕێباز. پێم وایە بە پامنێرانمان زانیاری نوێیان دەستکەوتووە، دواتر ئەگەڕێمەوە لای جەنابەت پێکەوە گوێ لە دیلان بارزان دەگرین لە پەرلەمانی عێراق. دیلان، زانیاری نوێ چی هەیە؟ سنوور کەمێک پێش ئێستا کۆبوونەوەیەکە بوو لە فراکسیۆنی پارتی شاخوان عەبدوڵڵا خۆشی ئامادەی کۆبوونەوەکە بوو و ئامینە زکری و عرفات کەرەم کە وەکو شاندی پارتی لە هەرێمی کوردستان و ماوەی 3 ڕۆژە لە بەغدان، ینی وەکو باسم کرد کەمێک پێش ئێستا، ینی شەوی ڕابردوو چوارچێوەی هەمانگی شیعەکان ئەم پێشنیازیان دابوو بە پارتی دیموکراتی کوردستان کە شاخوان عەبدوڵڵا لە پۆستی جێگری یاخود لە بەربژێربوون بۆ پۆستی جێگری دووەمی سەرۆکی پەرلەمان بکشێنێتەوە. لە کۆبوونەوەی ئێستادا ینی بە فەرمی پارتی ڕازی بووە بەوەی کە شاخەوان عەبدوڵڵا لە بەربژێرکردن بۆ پۆستی جێگری دووەمی سەرۆکی پەرلەمان بکشێنێتەوە و لە جێگەی ئەو فەرهاد ئەتروشی کە ینی پارتی داینابوو بۆ پۆستی سەرۆکی فراکسیۆنی پارتی دیموکراتی کوردستان لە بری شاخەوان عەبدوڵڵا فەرهاد ئەتروشی بربژێر کراوە بۆ پۆستی جێگری دووەمی سەرۆکی پەرلەمان. ئەمە نوێترین زانیاری و نوێترین باشە، کاندیدی بەرامبەریش دەگۆڕێ دیلان یاخودنا لەلایەن لایەنەکانە. سنوور تا ئێستا ئەوە ڕوون نییە، چونکە دوو پێشنیاز هەبوو، ینی شەوی ڕابردوو درابوو بە هەڵوێست و درابوو بە پارتی دیموکراتی کوردستان. پێشنیازێکیانەوە بوو کە هەردوو بربژێرەکە بکشێندرێنەوە و لە جێگان بربژێری دیکەدا بنرێت. پێشنیازێکی دیکە ئەو بوو کە ڕێبوارکەریم بکشێتەوە و پارتیش بربژێرەکەی بگۆڕێ بۆ یەک بربژێرە بچنە نێو کێبڕکەی پۆستی جێگری دووەمی سەرۆکی پەرلەمان. بەڵام تا ئێستا ینی تا نزیک کاتژمێرە پێش ئێستاش ڕێبوارکەریم هەرسوور بوو لەسەرەوەی کە لە بربژێربوون ناکشێتەوە و ئەو هەرخۆی کاندید دەکات. بەڵام ئێستا پارتی شاخەوان عەبدوڵڵای کشاندۆتەوە بۆ ئەوەی ئەو کێشە و گرفتە یاسایی هەیە چارەسەر بکرێت. ئێستا زەنگی چوونە ژوورەوە لێ دەدرێت، بەڵام هێشتا لە ژوورەوە نیسابی یاسایی تەواو نەکراوە. نزیکەی 40 بۆ 50 پەرلەمانتار لە ژوورەوە، بەشێکی پەرلەمانتاران فراکسیۆنی پارتی دەچێتە کۆبوونەوەکە یان هێشتانە. ئێستا سنوور دیار نییە. ئێستا هەیبەت حەلبوسی ینی لە منەوە دیارە لە ژوورەکەی هاتە دەرەوە، هەرچەندە هەیبەت حەلبوسی ناتوانێت تاوەکو دەستی سەرۆکاتی پەرلەمان بە تاوەتی دیاری دەکرێت سەرپەرشتی کۆبوونەوەکە بکات. بەڵام ئێستا هەیبەت حەلبوسی کە سەرۆکی نوێی پەرلەمانی عێراق لە ژوورەکەی هاتە دەرەوە، بەڵام وەکو پەرلەمانتار دەتوانێت بچێت لە هۆڵی کۆبوونەوەکان ئامادە بێت بۆی دەنگی خۆی بدات. ئێستا ئەو وەکو بڵین سەرۆکی هەڵبژێردرا و ژوورەکەی خۆی بەچێش دەچێتە هۆڵی کۆبوونەوەکان. بەشێک لە فراکسیۆنەکانی دیکە هێشتا نەچوونەتە نێو بینای یان ژووری دانیشتەکانی پەرلەمانەوە، دایانەوێت ڕێککەوتن هەبێت بۆ ئەوەی کە ئیدی لە خولی سێمدا تاوا بکرێت. بەڵام ئەوەی کە هەیە تا ئێستا دیار نییە هەڵوێست کاندیدەکەی بربژێرەکەی دەکشێنێتەوە یان هەر دەچێتە کێبڕکێکەکەی بربژێرەکەی پارتی کە ئێستا پارتی بە فەرمی فەرهاد ئەتروشی بربژێر کردووە بۆ پۆستی جێگری دووەمی سەرۆکی وەزیران. ینی پێدەچێت ئێستا ینی لایەنەکانی چوارچێوەی هەمانگی شیعەکان بەتایبەتی چونکە ئەوان هەمویان نزیکەی 200 کورسی نێو پەرلەمانیان هەیە، پێدەچێت
ینی نزیکبوونەوەیکی زیاتر هەبێت لەگەڵ پارتیدا چونکە پارتی بە پێشنیازەکەی چارچەوە مانگی شاکان ڕازی بووە کە ئێستاوەکو باسم کرد شاخان عەبدوڵڵای بە فەرمی کشاندۆتەوە لە جێگەی ئەوە فەراد ئەتروشی دانا بەڵام تا ئێستا ڕوون نییە پارتی لە جێگەی فەراد ئەتروشی کێ بۆ پۆستی سەرۆکی فراکسیۆنی پارتی کاندید دەکات ئێستا ئەگەر ینی زەنگی سەرۆکی فراکسیۆن کاندید دەکات ئێستا کە زەنگی چوونە ژوورەوە لێ دەدرێت ینی ئەگەر کێشە و مشکلە دروست نەکرێت ئەگەر نیسابەکە تەواو بێت نیساب یاسایی لە ژوورەوە بێت ئامرفایز دەتوانێت دەست بە بڵین دانیشتەکان بکات بەڵام سنووریە کێشەی دیکە هەیە ئەویش ئەوەیە ینی نازانرێت تا ئێستا لە ڕووی یاساییەوە دەکرێت لە دوای داخستنی دەرگای خۆپاڵاوتن و بەڕێوەچوونی دوو خولی دەنگدان بربژێرەکان بگۆڕدرێت یاننا ئەم بابەتە بۆ پۆستی سەرۆک کۆمار ینی ناتوانرێت بربژێرەکان بگۆڕدرێت کاتێک کە دەرگای خۆپاڵاوتن دەکرێتەوە و دوای ئەوەی کە دەرگای خۆپاڵاوتندا دەخرێت لەلایەن سەرۆکی پەرلەمانەوە دواتر ناتوانرێت بربژێرەکان بگۆڕێت بەڵام تا ئێستا ئەمە ڕوون نییە ئەم بابەتە بۆ دەستەی سەرۆکاتی پەرلەمانیش دەگونجێت یاخود ناچون کە پێشتر دەرگای فێدراڵی بڕۆ ئەم پرسیارە بابەتەدا بگوتو بووی لە ڕووی یاساییەوە بزانە ئەبێتیان نا من دواتر دەگەڕێمەوە لای تۆ باشە دیلان دەستخۆش کاگرە بازگوێت لێ بوو دیلان دەڵێت کە پارتی دموکراتی کوردستان بربژێرەکەی خۆی گۆڕیوە و شاخۆان عەبدوڵڵای کشاندوتەوە ئەم هەموو کێشەیە لەسەر دکتۆر شاخۆان عەبدوڵڵا بوو و بۆچی لە ڕاستی هەر کەسێک کاندیدی پارتی بێت لەو پۆستا بە تەکید ئەمری جەنابی سەرۆک و ئەمری مەکتەبی سیاسی و قیادەی پارتی جێبەجێکە هەر کەسێک بێت و بەڕاستیش کاک شاخەوان عەبدوڵڵا بە شایەدی نایارەکانیشی و ئێستا کە ئەبینن نایارەکانی داواکەن لا ببرێت لەبەرەوەی زۆر پێداگیری لەسەر مافە دەستوورەکانی هەرێمی کوردستان کردو لە ناو پەرلەمان لەسەر مەسەلەی موچە لەسەر مەسەلەی زەویە داگیرکراوەکانی کەرکوو کردووە لەسەر مافی خەڵکی کەرکوو کردووە بۆیە دژایەتێکی زۆر کراوە لەلایەن چ لە هەندێک لایەنی کوردی و لە هەندێک ئەو لایەنانی کە لە بەغدا باڵا دەستن و دوێنە شەویش بەنگینڕەکانی لە چاوپێکەوتنیکیدا لە بەردەم لە ناو پەرلەمان باسی کردوتی بەشێک لەو کێشانی کە نایڵن کاندیدی پارتی دەرچێ شخصیە بەشێکیشیان سیاسیە وەکو بینیتان کە مەسەلە شخصیەکە ئەوەیە ئەگەر تەنها لەبەر شخصە لای پارتی دموکراتی کوردستان بەرژەوەندەکانی خەڵکی کوردستان وایە بابەتەکە شخصیە یان بەگشتی پارتی دموکراتی کوردستانە بەتەکید پارتیە بەتەکید کێشەکان وەکو باسم کرد ئەزانن کە تەنها پارتیە کە لە هەچ پۆستێکا بێت لە عێراق پێداگریەکە دەمافە دەستوورەکانی هەرێمی کوردستان سنوورخانەیەکشت زۆر گرنگە ئەم وەفدەی پارتی دموکراتی کوردستان کە ئەم جارە لە بەغدا بوو بە سەرۆکایەتی کاک فازڵ میرانی پەیامی جەنابی سەرۆک بارزانی بۆ لایەنەکان بۆ هەموو لایەنەکانی چوارچەوەی هەماهەنگی و لایەنە سونیەکان و هەموو لایەنانی کە لە بەغدا دەنگی پەرلەمانیان هەیە کورسی پەرلەمانیان هەیە پێیان وتون پارتی ئەم جارەکە بەشداری بکات لە پێکێنانی حکوومەتی نوێی عێراق مەرجی سەرەکیەوەیە کە دەستور بە یاسا بچێتە بواری جێبەجێکردنەوە ڕاستە ئێستا دەستور هەیە لە عێراق بەس هەر لەسەر سیستەمە کۆنەکە ڕۆن بە عەقڵێتی مەرکەزیە ڕۆن ئێمە ئەم عێراقێکی فیدراڵیە و دەستورەکە دەستورێکی فیدراڵیە ئەبێت یاسای بۆ دەربکرێ و بخرێتە بواری جێبەجێکردنەوە ئەمە خاڵی دووەم پارتی دموکراتی کوردستانێکێکیکە لە مەرجەکانی مافەدارایەکانی هەرێمی کوردستان لە زمنیا موچە کە لە هەمووی گرنگترە ئەبێت بچەسپێنرێت لە میزانی 2026 و ساڵەکانی دوای ئەوە و لە پەرلەمان و لە حکوومەتی عێراقی نوێژ جێبەجێ بکرێت و زەمانەتی ئەمەمان داوا کردەوە وەکو پارتی خاڵی سێ مەسەلەی ناوچەکانی دەرەوەی ناوچە کوردستانەکانی دەرەوەی ئیدارەی هەرێمە کە بە مادەی 140 بخرێتە جێبەجێکردنەوە و مەسئلەی یاسای نەوت و گاز دەرپچێ بەڵام یاسایەکی عادل بێ کە مافی هەرێمی کوردستانی تیا پارێزراو بێ و لەوەش گرنگتر مەسئلەی ئەو یاسایە کە هەڵبژاردننی پێ ئەکرێت کە بێت گۆڕانکاری بەسەردا بێت بە شێوەیەک بێت کە عەدالەتی تێدا بێت بەو دەنگەی کە پارتی دموکراتی کوردستان هێنایەتی ئەگەر وەکو بەغدا و شارەکانی تر حساوی وەکرا ئێستا پارتی نزیکەی 60 کورسیە بەدەستێنا هەموو کوتلەکەی بەڕێز محەممەد شیع سوودانی بە 10 حیزب 1,300,000 دەنگیان هێنا و نزیکەی 46 کورسیان هەیە یعنی کەواتە بۆ پارتی حەقی خۆیەتی ئەگەر
بە دەنگەکانی بێ کورسی زۆر زیاتر بێنێ بۆیە نەعەدالەتی هەیە لەم یاسایەشە بۆیە ئەمە مەرجەکانی پارتی مەرجەکانی پارتی پەیوەندی بە مافی خەڵکی کوردستانەوە هەیە پەیوەندی بە شتی شخصی حیزبیەوە نییە. پارتی ئەم مەرجانەی هەیە پێتان وایە کە هەوڵ بۆ دوورخستنەوەی پارتی یاخود لاوازکردنی لە پرۆسی سیاسی عراق دەدرێت؟ من دوو شت بە جەنابە بڵێم هەرێمی کوردستان یعنی پارتی یعنی هەرێمی کوردستان چکە تەنها حیزبەکە پێداگیری و دیفاعکات لە مافی خەڵکی کوردستان بۆیە بە تەکید ئەگەر ئەوان پێیان بکرێت ئەو لایەنانی کە لە بەغدا باڵە دەستن بە پشتیوانی ئەو لایەنانەی لە ناوخۆی هەرێمی کوردستان دەردەستی ئەوانن بە هەردووکیان هەموو هەوڵیان بۆ ئەوەیە کە شتێک نەمێنە ناوی هەرێمی کوردستان بێ و ناوی بۆیە بە تەکید ئەگەر بیانێت پارتی زەعیفکەن یعنی هەرێمی کوردستانیش زەعیفەکەن و نایگەڕن بەڵام بە تەکید ئەمە خەونێکە زۆر دوژمن و زۆر نەیار و زۆر دەسەڵاتداری پێش ئەوان لەگەڵ خۆیاندا بردووانتە گۆڕەوە ئەمانیش ناتوانن و بیان توانیان کرد بەڵام ناتوانن بیکەن بە تەکید سنگ و قورسایی پارتی دیموکراتی کوردستان لەسەر ئاستی عێراق و ناوچەکە و هەرێمی کوردستان لە ڕابردوو زۆر گرنگ بووە لە ئێستاشدا زۆر گرنگترە بە تایبەتی لە دوایەوەی کە زانیان کە سنگ و قورسایی پارتی زیاتر لە 1,100,000 دەنگی بەدەستێناوە بۆیە بە تەکید ناتوانن پارتی فەرامۆشکەن و جەنابی سەرۆکیش کە ئیعازی بۆ ناردوون کە ئەگەر دەستخەنە ئەو حەقانی کەی پارتی دیموکراتی کوردستانەوی گەلی کووردە بە تەکید پارتی لە پرۆسەی سیاسی و لە حکومەتداری عێراق ئەکشێتەوە بۆیە ئەمەش قورسە بۆ عێراقیەکان بۆیە خۆیان لە دوێنەشەوە کەوتونەتە هەوڵێکی زۆر جدی کە چارەسەریکەن و نەیانەزانی چه حیلەیەک بدۆزنەوە چ شتێک بدۆزنەوە کە پێی چارەسەرکەن بۆیە پێداگریان لەسەرەوە کرد کە کاندیدەکە بگۆڕدرێ بۆیە لای پارتی دیموکراتی کوردستان هەر شتێک لە بەرژەوەندی خەڵکی کوردستان بێ و مافەکانی خەڵکی کوردستانی تیاپارێزرا بێ نابەسێتەوە بە شتێکی شخصیەوە بۆیە جەنابی کاک دکتۆر شاخەوان بێ جەنابی کاک فەرادە تروشی بێ یاخود هەرێکێک لەو خوشک و برایانە بێت کە لە فراکسیۆنی پارتی دیموکراتی کوردستان گرنگ نییە چونکە لە کۆتاییدا بەرنامە و کارەکانی جەنابی سەرۆک بەرزانی و ڕێنمایەکانی جەنابی سەرۆک بەرزانی و قیادەی پارتی جێبەجێەکە هەر کەسێک بێ کاندید بێ یاخود ببێتە ئەو پۆستە وەرگێ و بە دڵنیاییەوە ئەم جارە کە پارتی ئەوەندە پێداگیریەکە لەم پۆستە ئەو خاڵانی کە باسم کرد ئەم جارە شەڕی دەستوری پارتی دیموکراتی کوردستان و هەرێمی کوردستان و حکوومەتی هەرێمی کوردستان لە بەغدا بەم شێوەیە ئەبێ پێداگیریەکەین لەسەر ئەوەی دەستور بچێتە جێبەجێکردنەوە ڕاستە دەستور هەیە بەڵام نەچۆتە بواری جێبەجێکردن و یاسای پێدەر نەچووە بەڕێز مالیکیش هەمان تەسریحیدا لە کاتی هەڵبژاردنەکان وتی ڕاستە لە عێراق دەستور هەیە بەڵام هەر بە یاساکانی سەردەمی بەعس و بە یاساکانی کە یاسای مرکزی بەوە عێراق چێ بەڕێوە کە ئەمەش سیستەمێکی ناداتپەروەریە لەگەڵ گۆڕینی کاندید و لەلایەن پارتی دیموکراتی کوردستانەوە هیچ لە استراتیژەتی پارتی و سیاسەتی پارتی و مەرجەکانی لە حکومڕانی عێراق ناگۆڕێ پارتی ئامانجی هەیە لە عێراق ئامانجەکەی جێبەجێکردنی دەستورە ئامانجەکەی ڕێزگرتنە لە مافە دەستوریەکانی هەرێمی کوردستان ئامانجەکەی ئەوەیە کە ئەم جارە لە عێراق ئەم بەسەلی موچە و شایسەدارایەکانی هەرێمی کوردستان نەبێتە کارتێکی فشاری سیاسی بەردەوام بەرامبەر هەرێمی کوردستان بەکاربێت پارتی ئامانجی هەیە کە ناوچە کوردستانەکانی دەرەوەی ئیدارەی هەرێم بە مادەی 140 بخرێتە بواری جێبەجێکردنەوە پارتی ئامانجیەوەیە کە یاسای نەوت و گاز دەربچێ یاسایەکی عادل بێ کە هەموو خەڵکی عێراق لی سوودمەند بێ لە نەوت و گاز و سامانی سروشتی عێراق بە عەدالەت بۆ هەموو لایەک دابەش بکرێ و ئامانجیەوەیە کە وەکو باسم کرد یاسای هەڵبژاردن بگۆڕدرێ یاخود تعدیلی تیا بکرێ ئەمانە هەمووی شەڕی قورسی ئەوێ پێداگیری پارتی ئەوێ و ئەبێت کەسی شیاو لە شوێنی شیاو بێ بۆیە پارتی پێداگیری لەم پۆستی جێگیری سەرۆکی پەرلەمانەکاتەوە کە ئەم هەموو یاسا و ئەم هەموو بابەتە کە دێتە ناو پەرلەمانەوە پێویستی بەوەیە کە پارتی قیادەی کا و پارتی پێداگیری بکات لە مافە دەستوریەکانی هەرێمی کوردستان و بتوانێت فراکسیۆنە کوردیەکانی یەک بخات یاخود یەک دەنگ بکات یاخود یەک ڕێگا بکات بۆی کە ئەم مافانە لەماوەی ئەم خولەی پەرلەمانە جێبەجێ ببێ. کاک ڕێباز گوێت لێ بوو ئێستا ئەوەی کە دوێنێ فراکسیۆنی یەکێتی دەیانگوت کە ئێمە مەرجمان ئەوەیە کێ پشتیوانی کاندیدی سەرۆک کۆمار بکات لە یەکێتی ئێمەش پشتیوانی کاندیدەکەیان دەکەین بۆ پۆستی جێگری سەرۆکی پەرلەمان بەڵام هەردوێنێ بارگای بارزانی
ڕای جەنابی سەرۆکی بڵاو کردەوە لەم بارەیەوە لەبارەی هەڵبژاردننی سەرۆک کۆمارەوە چێڵێن لەم بارەیەوە؟ جا خۆی هەموو ئەم فلیمەی کە لە دوێنێ شەو کرا لە پەرلەمانی عێراق بەڕاستی یەکێتی نیشتیمانی کوردستان دەورێکی تەواوی لەم بابەتە هەبووە وەکو زەختێک دەکات بۆ ئەوەی کە سەرۆک کۆمار بۆ ئەو کاندیدە بێت کە یەکێتی کاندیدیەکە. بەڵام ئەزانی خاتون مشکلەی یەکێتی ئەوەیە نە مەکتەبی سیاسیان نەوەکو سەرۆکی یەکێتی ناتوانن قەت بڕیارێک بن یاخود لە کۆبوونەوەیە ئەگەنە نەتیجەیەک دوای کۆبوونەوەکە دیسان ڕێیانە گۆڕن گینا لە پێش هەڵبژاردننی ئەم خولەی پەرلەمانی عێراق کاتێک جەنابی سەرۆک بارزانی لەسەری بڵند پێشوازی لە کاک بافڵ تاڵەبانی کرد وەکو سەرۆکی یەکێتی لەوێ باسییان بابەتانە کرابوو کە ئەگەر هەردوو لا ڕێکەوتنێکی باش بکەن لەسەر پێکێنانی حکوومەتی هەرێمی کوردستان و لەسەرەوەی کە ڕێی کوردستانی ڕێی لایەنە کوردستانەکان لەسەر مافە دەستوریەکان لەسەر موچە لەسەر هەم پێشمەرگە لەسەر هەموو ئەو مافانی کە هی خەڵکی کوردستان و لە دەستورە چەسپێنراوە هاوڕابن پێکەوە بچنە بەغداد لای پارتی و لای جەنابی سەرۆک مەسەلەی پۆست گرنگ نییە بۆیە لەوێ باسیەوە کرابوو کە لەسەر ئەم بابەتانە کە هەمووی ڕێکەوتین پۆستی سەرۆک کۆماریش نابێتە بابەتێکی مشکلەوە و کاتە چەندین ساڵە جەنابی سەرۆک ئەو پۆستەی کاری بۆ کردو بۆ ئەوەی کە یەکێتی وەریگرتووە لای ئەوە مشکلە نەبوو بەڵام بەداخەوە ئەوان نەهاتن و ڕێزی ئەو دانیشتنانەیان نەگرت وەکو هەمووشتمان گوێمان لێبوو کە جەنابی سەرۆک فەرمووی هەلومەرجی دانوستاندن لەگەڵ یەکێتی پێش هەڵبژاردن جیاوازە بێت لە هەلومەرجی دانوستاندن لەگەڵ یەکێتی دوای هەڵبژاردن ئەمە یەکێک بوو لەو خاڵانەی کە دوای هەڵبژاردن هەلومەرجەکە گۆڕدرا مەسەلەی سەرۆک کۆمار بوو. ئێستا جەنابی سەرۆک بارزانی زۆر بەواضحی ئەڵێت پۆستی سەرۆک کۆماری عێراق پۆستی کوردە پۆستی یەکێتی نیشتیمانی کوردستان نییە و ئێمە جەنابی سەرۆک واضح قسەکانی واضحە بۆ خەڵکی کوردستان ئەڵێ با یەکێتیش نەبێ و پارتیش نەبێ کەسێکی کە بێت لەلایەنێکی تر یاخود کەسێکی بێلایەن بێ مهمە کەسێک بێت کە بەرژەوەندێ باڵەکانی هەرێمی کوردستان و گەلی کوردی لەبەر چاو بێ و لە بەغدا نوێنەرایەتی ڕاستەقینی گەلی کورد بکە لەسەر ئەم بابەتەیە مەسەلەکە لەسەر حیزبی نیە یاخود پارتی پێداگیری نەکردو بڵێ سەرۆک کۆمار ئیلا بێ بۆ پارتی بێ ئەڵێ بۆ کوردێک بێت کە کوردەکە هەر کەسێک بێت کە بتوانێت دیفاع لە مافەکانی گەلی کوردکە و یاخود دەوری خۆی ببینێ وەکو سەرۆک کۆمارێک کە بتوانێت کەسێکی عادل بێ و کەسێک بێت پێداگیری لەسەر مافە دەستوریەکانی هەموو گەلی عێراق بکە و لە زەمنیشا بە تایبەتی مافی گەلی کوردستان چونکە ئەو نوێنەرایەتی خەڵکی کوردستانە بێ بکە نەک نوێنەرایەتی حیزب بکە. ئێمە لە چەند ساڵی ڕابردوو یەکێک لە کێشەکانمانەوە بوو کە کاتێک مەسەلەی موچە مەسەلەی مافە دەستوریەکانی هەرێمی کوردستان یەتە پێشەوە ناکرێت سەرۆک کۆمار بینەر بێت یاخود تەنها سیر بکە یاخود هیچ کۆمنتێکی نەبێت هیچ موقیفێکی نەبێت. ڕاستە پۆستەکانی سەرۆک کۆمار لە ئێستادا پۆستی تەشریفاتیە بەڵام هەندێک دەسەڵاتی هەیە مەسەلەن دەسەڵاتی ڤیتۆی هەیە هەندێک بابەت هەیە کە لە دەسەڵاتی سەرۆک کۆمارە ئەتوانێت بەکاری بێنێ بۆ ئەوی زەختکە لە حکوومەتی عێراقی یاخود لە دەسەڵات دارانی عێراق کە مافەکانی خەڵکی کوردستان زەود نەکەن بە تایبەتی مەسەلەی موچە یاخود هەموو مافەکانی تری دەستوری هەرێمی کوردستان. بۆیە پارتی ئێستا کە باسی هەلومەرجی دوای هەڵبژاردنەکە باسی واکە کە سەرۆک کۆمارە بێت پۆستێک بێت بۆ کورد و دوای ئەوەی کە مووقیفی پارتیان زانی بۆیە ئەوان شاتن کێشیان دروست کرد بۆ مەوزوعی جێگری سەرۆکی پەرلەمانی عێراق جێگری دومی سەرۆکی پەرلەمانی عێراق کە مافی کوردە و مافی پارتی دیموکراتی کوردستانە لەبەرەوەی پارتی دیموکراتی کوردستان زۆرینی دەنگی خەڵکی کوردستانی بەدەستێناوە جارێکی تربیری خەڵکی کوردستانی و گەلی عێراقی شۆمولایەکێنینەوە کە پارتی بەتەنها دەنگی بەقەدەر هەموو دەنگی لایەنەکانی هەرێمی کوردستانەوە کورسەکانیشی بەقەدەر کورسی هەموو لایەنەکانی تری کوردستانە و تەنها حیزبە لەسەر ئاستی عێراق تەنها حیزبە کە بەس پارتیە توانیوەتی ملیۆنێک و 100,000 دەنگ زیاتر بێنێ هیچ لایەنێک لە عێراق نەیتوانی ئەو دەنگە بەدەست بێنێ چونکە پارتی هاوپەیمانی لەگەڵ کەسانە بۆ وەکو بەس تەنها وەکو حیزب دابەزیوە. ئەگەر مەسەلەی کوتلەی سوبەڕێز محەممەد شیع سوودانی باسکەین بە 10 حیزب کە کوتلەیەکیان پێکێنا اینجا ملیۆنێک و 300,000 دەنگیان بەدەستێناوە پارتی بە تەنیا ملیۆنێک و 100,000 ناوە کەواتە سنگ و قورسایی پارتی
زۆر دیارە لە ئاستی ناوچەکە لە ئاستی نێودەوڵەتی و لە ئاستی وڵاتانی دراوسێ و لە ئاستی عێراق و هەرێمی کوردستانیش بۆ ئێستا مەسەلەکە ئەو خاڵی جەنابەت جوڵانە خاڵێکی کاریگەرە چونکە بزە بەدوایە ئەوەی کە ئێستا گوزەرێ لە پەرلەمانی عێراق بابەتەکە بۆ ڕئیس جمهورە نەک مەسەلەکە جێگیری سەرۆکی پەرلەمانە ئەم فلیمایان دروست کرد بۆیە بڵێن کە ئێمە پێداگریەکەین لەسەری کە مافی یەکێتیە و یاخود بۆ یەکێتیە ببێ و وەکو زەختێکە زەختەکە هەم ئیقلیمیە هەم هەندێک لایەنی بەغدایە و لایەنی ناو هەرێمی کوردستانە و بەداخەوە هەندێک لایەنی بچووکی شەیەکە بەدەست لایەنەکانی عێراقیش و هەندێک لایەنی کوردستان بەکارێنرێن بۆ ئەم بابەتانە پاملێری بەڕاستان ئێستا باسی ئەوەی کرد کە کاندیدەکەی بەرامبەر دکتۆر شاخەوان تا ئێستا نەکشاوەتەوانێ من هەندێک پێشەوەی داخلی بەرنامەکەی جەنابە بم هەندێک بابەت لە پەرلەمانی عێراق پێم معلوماتیان پێیان وتیان داوای وەزیریان کردووە داوای سەرۆکی لیژنەیان کردووە یەکێک لە لیژنە استراتیجیەکان لە ناو پەرلەمانی عێراق بەرامبەر بەوە بکشێنەوە بۆ ئێستا لە محاولەی ڕێکەوتن لەسەر یەکێک لەو بابەتانە بۆیە کەمێک دواکەوتووە. باشاگەر دەستپێکی خولی شەشەمی پەرلەمانی عێراق بەم شێوەیە بوو بۆ 4 ساڵی داهاتوو خراپ نابێت کاکرەباس؟ من لە بیدایەتەوە باسم کرد من ئەگەر باسی ئەوە بکەین نیەتی ئەمان چییە نیەتی ئەوانەوەی شتێک نامێنە ناوی هەرێمی کوردستان بێت هەر ئەوە نیەتیان بەڵام بە تەکید تا پارتی دیموکراتی کوردستان و نوێنەرەکان و ئەو کەسانی پۆستی باڵادە زۆرەگرن لە بەغداد و نوێنەرایەتی پارتی دیموکراتی کوردستان جەناوی سەرۆک بارزانیەکەن بە تەکید بەردەمیان قەت چۆڵ ناکرێت کە بتوانن ئەم نیەتیان جێبەجێکەن بۆیە بە تەکید ئەم ساڵ 4 ساڵی داهاتوو وەکو باسم کرد چکە زۆر بابەت هەیە کە بابەتی استراتیجی نەبێ پێداگیری لەسەر بکەین بۆیە ماندووبوونێکی زۆری ئەوێت شەونخونێکی زۆری ئەوێت و کۆدەنگی هەموو لایەنەکانیشی پێویستە چونکە خۆ کە تۆ باسی مافەکانی گەری کوردستان و مافە دەستوریەکانی هەرێمی کوردستانەکەی خۆ بۆ پارتی نییە بەتەنیا بۆ هەموو دانیشتوان و بۆ هەموو خەڵکی هەرێمی کوردستانە بە هەموو ڕەنگەکانەوە بە هەموو نەتەوەکانەوە بە هەموو ئاینزاکانی کە لە هەرێمی کوردستانن بۆیە پێویستە هەموو لایەنێک بەرپرسیارەتی خۆی بەرامبەر خوا و بەرامبەر میلەتەکەی و بەرامبەر نیشتیمانەکەی وەک خۆی جێبەجێ بکە چونکە هەندێک بابەت هەیە حیزبی نییە مەسەلەی نیشتیمانە مەسەلەی نەتەوایەتیە مەسەلەی ئاڵایە مەسەلەی مافی دەستوریە ئەم شتانە شتی حیزبی نین ئەمە شتی هەموو خەڵکی کوردستانە بۆ هەموو نەتەوەی کووردە بۆ هەموو کەسانەیە کە لە هەرێمی کوردستان نیشتەجێن بۆ ئەبێت لایەنەکان لەسەر بابەتە مووقفیان لەگەڵ پارتی لەسەر یەک ڕێگابێ ئەگەر لاو هەرێمی کوردستانیش ململانێ هەیە لە ناو هەرێمی کوردستانیش کێشەیە نابێت ئەمە لە بەغدا بێت چونکە بەداخەوە فەرم و سونەکانەوە تا توانیان لە بینی خوانە ڕێکەون یەک کاندیدیان دانا بۆ سەرۆکی پەرلەمان و دەریشانچان و بەبێ کێشەکە لەوایە کە کورد بەم شێوەی خۆی پیشانی لایەنە دەسەڵاتدارەکانی بەغدا بات بە زەعیفی دەرەکەوین ئەمەش تەسیراتێ بێ و جەناب باسی کرد لەسەر مافەکانی خەڵکی کوردستان. کاکرەباز هیچ دەسوەردانی دەرەکیە بینن لە هەڵبژاردننی دەستی سەرۆکایەتی پەرلەمان بەتایبەت لە دژایەتیکردنی کاندیدەکەی پارتی؟ وڵات جام دەزۆردانی دەرەکیە خۆی ئێستا نییە بە درێژایی هەموو ئەم چەندین ساڵی ڕابردوو دەزۆردانی دەرەکی هەبووە و زۆر لایەن لە ناو هەرێمی کوردستان لە ناو دەرەوەی لە بەغداش عازیان لە شوێنی ترەوە بۆیە خۆیان ساحیبی قەراراتی خۆیان نین بۆیە ناچارە بن عازیان بۆ بێت چۆن چی بکەن و چۆن هەنگاو بنێن و چی بکەن بە تەکیدیش هەمیشە پارتی دیموکراتی کوردستان وەکو ئیمامی عەلی فەرمێ ڕووی تیرەکە لە کوێ بێت ئەوە بزانن کە حەق لەوەیە مەسەلەی مافەڕاوەکانی گەلی کوردستان پارتی پێداگری لەسەرەکە بۆیە بە تەکید ناران دوژمنان هەموو کەسانی کە دژی مافەکانی گەلی کوردن بە تەکید دژایەتی پارتیەکەن دژایەتی کاندیدەکانیەکەن دژایەتی سەرکردەکانیەکەن دژایەتی دەنابی سەرۆک بارزانیەکەن چونکە دەزانن کە ئەوانن کە پێداگری لەسەر مافی خەڵکی کوردستانەکەن بەڵام سپاس بۆخوا سپاس بۆ هۆشیاری خەڵکی کوردستان سپاس بۆ هۆشیاری هەندێک کەس لە ناو لایەنەکانی تریش کە مووقفی نیشتیمانیان هەیە لەم انتخاباتانەی دووجاری ڕابردوو لە ساڵی 2024 کە انتخاباتی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان کراوە لە 2025 کە هەڵبژاردننی پەرلەمانی عێراق کرا لە هەردوو خولەکە کە کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکانی عێراق سەرپەرشتیە کرد و بە لیستی
ئەو لیستەی کە دەنگی کە لیستی ناخبینی پێڵەن بەوەش هەر لە بەغداواتە بوو هیچی لەژێر دەستی پارتی نەبوو. اینجا پارتی لە هەموو جارەکانی پێشووتر دەنگی زۆرتر هێنا، دەنگی زیاتر هێنا، کە ئەوەش سەلماندی ئەوەی کە خەڵک تێگەیشتووە کە ئەوەی پارتی ئەڵێ قسەی حەقا، ئەوەی پارتی ئەڵێ بەرگریە لە مافی خەڵکی کوردستان و مافی دەستوری خەڵکی کوردستان، چ لە ناوخۆی هەرێمی کوردستان چ لەسەر مەسەلەی بەغداد. بۆیە خەڵک تێگەیشتۆ، بۆیە خەڵک دەنگی داوە بە پارتی، خەڵک دەنگی داوە بە پارتی چونکە لە پارتی کردەوەی دیوە، کردداری بینیوە، ئاوەدانی بینیوە، کارەبای 24 سعاتی بینیوە، ئاوی بینیوە، مەسلەی ڕێگەوبانی بینیوە، ئەمانەتی بینیوە، گەشەسەندنی هەرێمی کوردستانی بینیوە لە ڕووی ئیسtisمارەوە، لە ڕووی دابینکردنی جێرخانی ئابووری بۆ ئێستا و بۆ داهاتوی هەرێمی کوردستان، ئەو کارانەی بە تایبەتی کابینی نوێم و جەنابی کاک مەسرور لە ئەم 6 ساڵی ڕابردوو کردی هەموو شاهیدی ئەویاندا. بۆیە هاتن دەنیان بە پارتی دیموکراتی کوردستاندا چونکە خەڵک بەکردەوە بینی کە بەڵێنەکانی پارتی جێبەجێکرێ، بەڵام حیزبەکانی تر نەک بەڵێنیان نییە، نەک کاریکان نەبوو بۆ خەڵکی باسکەن، تەنها کاریانەوە بوو لەم بانگەشەیە دژایەتی پارتیانە کرد چونکە هیچ شتێکیان نییە بە خەڵکی بڵێ. بۆیە خەڵک ئێستا باش لەو بابەتانە گەیشتووە و لایەنەکانی تریش باش لە سنگ و قورسایی پارتی تێگەیشتن. و ئەگەر سنگ و قورسایی پارتی و ئەو زەختە ئەو مەکانەتە گەورەی جەنابی سەرۆک بارزانی کە هەیەی لەسەر ئاستی ناوچەیی و عێراق و نێودەوڵەتیش کە دوێنێ شەو جەنابی خۆی هاتە سەرخەت بینیتان کە چۆن خێرا مەسلەی لایەنەکانی عێراق خۆیان هاتنە سەر پەتی ئەوەی کە ئەو بابەتە چارەسەرکەن، چونکە ئەگەر چارەسەریان نەکردایە بەتاکید پارتی موقیفی زۆر جدی ئەبوو، موقیفی زۆر توندی ئەنوان. بۆیە هەموو لایەک لە سنگ و قورسایی پارتی تێگەیشتووە بەتاکید لەوانەیە لە چەند سەعاتێکی کە ئەم بابەتە چارەسەر ببێ. بەڵێ هەتاوەکو ئێستا پارتی گفتوگۆ کۆبنەوەکانی لەگەڵ لایەنە عێراقیەکانیش بەردەوامە، ینی پێت وایە ئەمڕۆ لەگەڕی سێمەم پرسا یەکلایی یەکرێتەوە؟ ئەوان وعدیان داوە بە پارتی دیموکراتی کوردستان چ لایەنەکانی چوارچەوەی هەمانگی چ ئەو لایەنە کوردیانی کە دوێنێ شەو دەنگیاندا بوو بە کاندیدەکەی بەرامبەر پارتی کە ئەگەر کاندیدەکەتان بگۆڕن دەنگە دەین بە کاندیدەکەی کەتان کە کاک فەرهاد دەتروشیە. بۆیە قسەکان تا ئێستا وایە، بەڵامکو پەیامێری جەنابیشتان باسی کرد لە ڕووی ڕێکاری یاساییەوە ئەبێت هەردوو کاندیدەکە بە یەکەوە سەحب بکەن بۆی کە بابەتەکە نەچێتە شێوازێک کە چونکە گەر یەک کاندید سەحبکە ئەو کاتە کاندیدەکەی تر یەکسەر بە داخلی هەڵبژاردن کە یەکسەر بە دەرچووە منافسی نامێنێ. بۆیە بە یەکەوە سەحبیان پێ بکەن، جارێکی تر دەرگای خۆپاڵاوتن بکرێتەوە بۆ کاندیدە تازەکان. باشە، ئەوە لە پەیامنەری کوردستان 24 پرسمەوە ڕێوشێنەکە لەسەر ئەوە ماوە. زۆر باشە، دەستت خۆش بە کاک ڕێباز حەملان، یاریدەدەری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان. سپاس کە لەگەڵمان بووی.